موشک و فەزایی پلتۆنی کە بە بەنزینی یورو 4 کارکەرەوە دمای 30 ساڵە ئامادە و پەرتابین. ئی موشەکە ساڵ و 2006 دوچار و دوێ مشکڵابی یۆشانە بێ کە نوکەکە ژانە تێژ نەبێتەوە بەڕاحەتی فنجۆخکەرەوە یۆشانە بێ کە هەشتیبایی جای فەزای واقعی لوا بێ پێ فەزای مەجازی. متاسفانەی سێجەر مشکڵۆن پەرتابیمە هەنەی موشەکە تا یاوە سەیارە و پلتۆنی 500 ملیۆن گاڵۆنەی بەنزین مەصرفکەرەوە شکر و خدای بەنزین بڕیان بخوا هەر 4 لیترێش چەنن. ئایا ئی موشەکە بە 4 لیترێ یاوە سەیارە و پلتۆنی دانشمەندێ مەجبوری بێنێ مەرکەزوی موشەکی نەجەمۆتر و پرایدی ئسپاڵەکەرا تا مەصرفش کەمتەر بۆ بەس ئەگەرە نۆ پرایدیش ناسک بۆ لایەوە زۆنی نێدڕیۆ فعلەن یەرێ لیترێ و 92 سیسیێژ لوانێ دەمەژاوێژ منن جۆرێ ئامان و گژمیە جۆ بە ئاوی کارکەرەوە ئەنا دڕیا لولوگیان خودافەزە ئێمە شاهد و تین و تەفتوفت و شێویانێ پەرتاب و کاوشگر و فۆقە کاوسەر و سازمان و هەوا فەزاین مینێش ساژی مەهوارەیی فەزای یاوە لە MJM TV مەڵۆ.